دابەزاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ئێستا بۆتە بابەتێکی زۆر گشتگیر یاخود شقامی عێراق و بەغدای هەمووی بەخۆ سەرقاڵ کردووە. خەڵکێکی زۆر بە تایبەت سەرمایه‌داران ترسێویان لێ نیشتووە کە سەرمایەکەیان ئەگەر بە دۆلار بێ هەرچی زووترە بیفرۆشن نەکە زیاتر دابەزێت. بەڵام لەسەر ئەم بابەتە ئێمە میوانداری مەناف سەفارمان کردووە کە شارەزای داراییە لێرە پرسیاری ورتری لە یەکەم بۆی لای ئێوە ڕوون بێت. بەڕێز مەناف بەخێر هاتی. یا هەلا وەسهلا. سپاس بۆ ئێوە دەرفەتێکی خۆشە کە ئێوە مناسی. بەڕێز مەناف بابەتی دابەزاندنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار چییە و چی ڕوئەدات لە عێراق ئەگەر ئەمە بەردەوام بێت؟ لە ڕاستیدا من هاوڵ دەدەم کە ئەو بابەتە زۆر بە سادەیی باز بکەم بۆ هاوڵاتیان و بینەرانی خۆشەویست. تۆ بۆچی ئێمە گومان لەوە بکەین کە پیلانگێڕیەک لە پشت ئەو دابەزاندنەی نرخی بەهای نەختینە هەیە بەر لەوەی ئێمە شرۆڤی ئەم بابەتە بکەین با ئێمە پرسیارێکی سادە بکەین. تۆ ئێستا کە بڕێکی زۆری ئاڵتۆنت هەیە لە بانکی ئیتحادی تۆ 130 تۆن زێڕت هەیە ئاڵتونت هەیە ئەوە زۆر لەو بڕە زیاترە لەو نەختینە زیاترە کە لە بازار مامەڵی پێوە دەکرێت کە زیاتر لە جگە لە ئاڵتونیش تۆ زیاتر لە 80 ملیۆن دۆلارت هەیە دواتر کە تۆ کورتێنانت لە بودجەدا هابوو دواتر لە ڕێگەی بەرزکردنەوەی نرخینەوە تۆ ئەم کەلێنەت پڕ کردەوە ئێوە بە دەیان ملیار دۆلار پشکتان لە بانکەکانی ئەمریکایە کەواتە گەر تۆ خاوەن ئەو دۆخە باشە ئابووریەبی تۆ بۆچی بەهای نەختینەدا دەبەزینی؟ پرسیارە گرنگەکە جەوهریەکە ئەمەیە کە تۆ نەختینەت هەیە باس لە نەختینە دەکەی نەختینەت هەیە بۆچی ئەمە ئەو بابەتەیە کە گومان لە سەردابەزاندنی نرخی نەختینە دەکات. ئەمەش ئێمە لە وۆرد بانک واتە بانکی نێودەوڵەتی هەروەها لە ئینتەرنێشناڵ سندوقی نەختینە نێودەوڵەتی هەروە بانکی گەنجینەی ناوەندی لە مەرکی هەموو ئەمانە هاوڵ دەدەن لەو ڕێگایەوە کە عێراق وێران بکەن. ئەوەیە ئامانجی سەرەکیان. ئێمە ئەگەر باسی ئابوور بکەین ئەوانە بە لێشاو دینار بە تریلیۆنات دەخەنە بازاڕەوە و دۆلاریش دەکشێنەوە. چی ئەمە لێرە چی ڕوودەدات؟ لێرە ئەمە کاتێک دەبێتە هۆی دابەزاندنی نرخی دینار بەرامبەر بە دۆلار لێرە ئەوان قازانج دەکەن لە ڕێگەی دولارەوە و ئەگەر نە پرۆسەی ئاڵوگۆڕی هیچ زیانێک بە هیچ لایەنێک ناگەێنێت. بەڵام ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت عێراق بە قۆناغێک دەگات. من دەتوانم بڵێم کە جارێکی دیکە هەڵاوسانێکی گەورە باڵ بەسەر وڵات دەکێشێت بۆ ئەوەی بەردەوام بن ئەوان لە فرۆشتنی لە واتە دۆلار دەکشێنەوە و دیناریش دەخەنە ڕوو بە لێشاو. ئەمە بەردەوام ئەو بە شێوەیەکی خولاو بەردەوام دەبێت بۆ ئەو ئاگینە دۆخی دارایی لە عێراق زۆر بەهێزە لە بانکەکانی عێراقی. بەڵام بۆچی دەیانەوێ نرخەکە دابەزێن؟ پرسیارە گەورەکە ئەمەیە. موامەرە دەتوانین بڵێنەوە موامەرەیە؟ یعنی ئەم وەزعی کە ئێستا دروست بووە وەکو موامەرەی لێ هاتووە؟ بەڵێ ئەمەیە وا تاکەی
ئەمە ومانای وێرانکردنی وڵاتە ئامانجلەی تۆ کاتێک تۆ نەختینەی سەخت هاوردەی دەرەوە دەکەی ئەو کات بەهای دراوی ناوخۆیی دادەبەزیت کاتێکیش پارە نامینێت ئەو کات هەڵاوسانیش ڕوودەدات ئەمە واتە هەموو ئامانجەکە ئەوەیە کە ئەم وڵاتە لە ڕووداراییەوە وێران بکرێت لەوانەیە بڵێن تۆ بۆچی ئەم قسە دەکەی بەڵام ئەمە واقعی ڕاستەقینەی وڵاتە بەڕێز مەناف بانکی ناوەندی و لەگەڵ حکوومەتی نوێ ئەتوانن وا بکەن بەهای دۆلار دابەزێنن کە ئێستا سوورن لەسەر ئەوە ئەگەر هاوکارانم تەواو بانکی ناوەندی حکوومەتی عێراق ئەم حکوومەتە نوێیە کە پێکی بهێنن ئایا ئەتوانن بەهای دۆلار دابەزێنن کە سوورن لەسەرەوەی ئەیانوێ بەهای دۆلار دابەزێن ئەتوانن بیکەن بس ماذا اسمع الحكي ده يتقطع قوتەکانی وەرگێڕان لە ناوگوێم بەتاوی باشە هم يسعون ئەوان هەوڵ دەدەن هسه فهمت قصدك من ئێستا لە تێگەیشتن دەنگەکە زۆر ڕوون نەبوو ئەوان هەوڵ دەدەن کە نرخی نەختینەدا بەزێنن بەڵام داشکاندنی بەهای دراوی ناوخۆیی شکستێکی گەورەیە بۆ وڵات زیانێکی گەورە بە وڵات دەگەین بە ئۆبووری وڵات دەگەینرێت ئەوان دەڵێن کە ئێمە بە شێوەیەکی پلەداردای دەبەزێنین واتە هەنگاو بە هەنگاو ئەو کات لە واتە مەبەستم نرخی دۆلار بەرامبەر بە دینار بۆ ئەوەی هاوڵاتیان بتوان هێزی کڕینیان زیاتر بێت و چالاکی ئابووری زیاتر بێت بەڵام پرسیارەکە ئەوەیە تا چەند بانکی ناوەندی دەتوانێت بەرگە بگرێت بەرگەی لە دەستدانی تریلیۆنات دینار بگرێت بۆ من جێگەی زۆر سەرسوڕمانە لە سیاسەتی نەختینەی وڵات کە دەبینیم بەو شێوەیە ئێمە ئەمە وەکو مەتەڵێک وایە بۆ ئێمە ناتوانین لەسەر دابەزاندنی بەهای دۆلار بەرامبەر بە دینار لەسەر تاکی عێراقی چ تەئسیرێکیە بێ کاریگەریەکەی من بۆ نمونە من موچەی من دۆ دینارە دەمتوانی ئەوە بکڕم بەڵام کاتێک بەهاکەی دادەبەزێنرێت دوای مانگێک 6 مانگ ساڵێک ناتوانم هەردووکیان بکڕم یان ئەوەتە ئەوەی دەکڕم یان ئەمەیان یان قەڵەمەکە یان دەفتەرەکە دەکڕم بۆیە هاوڵاتی هێزی کڕینی نامێنێت ئۆ زیانمەندی سەرەکیش و بەڕێز مەناف سەفار شارەزای دارایی زۆر سوپاس کە لەگەڵمان بووی هەڵبەت بابەتەکانی عێراق کێشە دارایەکانی عێراق ئەوەندە زۆرن کە بە چەندین بەرنامە تەواو نابێ قسەی لەسەر بکەین سوپاس کە بەشدار بووی لە هەواڵابووریەکان أشكر جزيل الشكر فرصة سعيدة زۆر سوپاس